باوەیەک لە خەریبی باسی کەم بۆ دنیاە بەبێ دایک و بێ باوەک ڕێکشێتە بۆ خوددایە چەک هەڵگری شارێکم دوشمنتیایە پاشایە چی هاوڕێ و برام هەبوون شەهیدبوون لەو ڕێگایە لەسەر حەقی خۆمان و شاری خۆمان خوددایە ئێستاوەک غەریبێژین لەو شارە بەسەفایە ئەوەی دوشمن پێی کردین دواییش دۆستمان ئاوایە ئەوەی دۆستمان پێی کردین دواییش دوژمن ئاوایە چەک هەڵگری شارێکم دوشمنتیایە پاشایە لە خزمەتیدا هەمە و بۆختایی بەتەنیایە کاک حەمەد دەمینی تانەڵێ بێوەفایە لە خزمەتیدا هەمە و هەتا دنیا دنیایە کاک حەمەد دەمینی هەتا دنیا دنیایە لە خزمەتی تودامە و بۆختایی بەتەنیایە دای 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 وەکتۆم نەدیوە گەڕاوم هەموو شوێنێ جوانی وەکتۆم نەدیوە گەڕاوم هەموو شوێنێ عیفە و گوڵە جوانە خەڵکی هەڵی وەرێنێ چونکە تەماشایەکی هەزار کەسە سوودێنێ منە ئەو کاتەم پێخۆشە لێوی بۆ لێوم دێنێ منە ئەو کاتەم پێخۆشە لێوی بۆ لێوم دێنێ ئاگات لە لێوی خۆت بێ نەک لێوم بیقردێنێ زلفت کەوتە سەر بۆنم بریابانە گوشێنێ ئەو لاوە بەختەوەرە ئەوها بە بۆنی دێنێ